تین و تاوی خۆری خواویستانی ڕابوو دەستگای شەهیدان و پێشمەرگە دینیەکانی کۆمەڵی ئیسلامی بە پاڵپشتی هەریەکە لە مەڵبەندی 3 و 11 کۆمەڵی ئیسلامی بەهارەگەشتی ساڵانەیان ڕێکخست. لە بەهارەگەشتەکەدا کە ژمارەیەکی زۆر لە خانەوادەی شەهیدان و پێشمەرگە دینیەکانی تێدا بەشدار بوون، پاڵپشتیان بۆ سەرخستنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کردووە. ئێمە هەرساین وەکو ئەنجومەنی پێشمەرگە دێرینەکانی مەڵبەندی 3 و ئەنجومەنی پێشمەرگە دێرینەکانی مەڵبەندی 11 بە کۆکردنەوەی ئەو برا پێشمەرگە دێرینانە کە لە هەولێر و دەوروبەری و لە ناحیەی لە قەزای سۆران و لە ڕانیا بانکێشمان کردوون بۆ ئەوەی کەوە هەڵوێست و پاڵپشتی خۆمان بۆ لیستی 104 لیستی کۆمەڵی مەردایەتی و لیستی پیاوی مرد لیستی بە هەڵوێست لیستی دروستکرد پێشگیری تەواوی خۆمان دەرببڕین بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی و بەڕاستی ئەو پێشمەرگانە لە کاتێکدا کە لە شاخ بووینە و ڕنج و خوێنیان ڕشتووە ئێستاش بە هەمان شێوە بە هەمان شێت لە ناو شاریشدا ئامادەنە هەم ڕنج و شانی خۆیان دەرببڕن بۆ سەرخستنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی. بەرپرسی دەستگای شەهیدان و پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵی ئیسلامی ڕای دەگەێنێت مەبەستمان لەو بەهارەگەشتە هاندانی پێشمەرگە دێرینەکان و خانەوادەی شەهیدانە بۆ ئەوەی بەگەرم و گوڕیەوە بەشداری سەرخستنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بکەن. مەبەستمان لەم بەهارەگەشتە ئەوە بوو کە لە ئێستادا ئێمە لە نێو پرۆسەی ئەنجامدانی هەڵبژاردنین بۆ ئەوەی دەستگای شەهیدان و پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵیش پەیامی خۆی بە پێشمەرگە دێرینەکان و بە خوشکان ڕابگەێنی و پێشمەرگە دێرینەکان و خوشکان هان بداتن بۆ ئەوەی زۆر بەگەرمی بە هەموو شێوەیەک بەشداری لە ئەنجامدانی ئەم پرۆسەیە بکەن و هەروە دەنگ بە لیستی 104 بە لیستی کۆمەڵی ئیسلامی بدەن بۆ سەرخستنی ئەم لیستە. خانەوادەی شەهیدانیش بە شانازیەوە باز لە هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی دەکەن و ڕای دەگەێنن بە دەنگدان بە لیستی 104 دەتوانن خوێنی شەهیدانیان ئاسوودە بکەن. وەکو بنەماڵەی شەهید محەممەد عەزیز لە هەڵبژاردنەکانی پێشووتر لە وەختی جیاکردنەوەی دەنگەکان بە شێوەیەکی یعنی زۆر دڕندانە هەڵیان کوتا سەر مەڵبەندەکان و شەهیدیان کرد بە بۆنەی ئەوەی کە دەنگدان بوو هەڵبژاردن بوو دەنگی خۆمان دووپاتەکەینەوە بۆ کۆمەڵی ئیسلامی بۆ لیستی 104 پشتیوانمان بە پشتیوانی خوای ئینشاڵڵا پشتگیریان لێ یەکەین و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین. ئێمە وەکو خێزانی شەهیدان بنەماڵەی شەهیدان بەڕاستی دەستخۆشتان لێ دەکەن لە ئەو بەهارەگەشتە و هەروەها دەنگی خۆمان دووپات دەکەنەوە لە بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی لۆ ئەوەی خوێنی شەهیدەکانمان بەزایە نەڕواتن و هەروەها تۆڵە لەستەمکاران بسێنێتەوە. پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵی ئیسلامی چۆن لە سەردەمی شاخدا توانیویانە بە لولەی چەکەکانیان بەرگری لە خاک و نیشتیمان بکەن لە ئێستاشدا بەڵێن دەدەن هەموو هەوڵێک بخەنە گڕ تاوەکو لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بگەێنە ئامانج. هاوکات ئەوەش دووپات دەکەنەوە کۆمەڵی ئیسلامی هێزەکە چۆن لە ڕابردوو خاوەن هەڵوێست و بوێر بووە و لە داهاتووش دەتوانێت ببێت بە قەڵغانێک بۆ بەدەستێنانی مافەکانی خەڵکی کوردستان. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام گوندی سماقوڵی.